بەڵێ خۆشەویستان ئەچمە لای تەوەری دووەمی پرۆگرامەکەمان گروپی ڕووناک یەکێکن لە گروپە دیارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و هەمیشە کارەکانیان پەیامی ئەوەی لە پشتە کە ئەیانەوێت لە ڕێگەی مۆزیکە و بەجیهان بڵێن کورد نەتەوەیەکی ئاشتی خوازە. ئەم گروپە لە ژمارێک ئەندام پێک هاتووە و کارەکانیان بە چەندین زمان و بە چەندین زارەوە پێشکەشەکەن. قسە و باسی زیاتر دەربارەی ئەم گروپە و کارەکانی ئەم گروپاکەم لەگەڵ زۆر بەڕێز کەیوان عەلی محەممەدی سەرپەرشتیاری گروپی هونەری ڕووناک کە لە ستودیۆی کورسات مەگەزین میوانمانە. کاک کەیوان بەخێربێی. لە خزمەتان زۆر سپاس. سپاسمای بۆ داوەتەکەتان. زۆر سپاس بۆ تۆ. گروپەکەتان کەی دروست بووە و چۆن بڕیارتان نا کە سەردانی سلێمانی بکەن؟ هەڵا گورۆکەکە لە ساڵی 2001 دەستی پێکردۆ دروست بووە. دەمێکە دەست بووە متا حدودی 20 ساڵ 21 ساڵە. بعد ماوەیەکی 10 ساڵە بێ کە گروپەکەم کرۆسە نێودوڵەتی لە هەموو زبانەکانەوە، یانە ئێمە بۆ هەر وڵاتێکە ڕوین کشوەرێکە ڕوین لەو زبانی و کشوەریشە هەیە ناو گروپەکەمان، یانی هەر خۆمان جلوبەری و گرومان دروست کردووە بە زبانیان و بە شێعریان و بە موزیکی ئەوانەوە. بەڵێ چۆن ئەم کۆنتاکتەتان دروست کرد و چۆن ئەو ئەندامانەتان هێنایە ناو گروپەکەتانەوە؟ وەڵا لەوە پێشکە ئەندامەکانمان لە هەر ئەو وڵاتانەوە داوەتەکە زۆر سەخت بوو بۆم. بەڵێ مشکلاتی زۆرم بوو کە بۆ هاتنی و بۆ چوونیان متایسە شکر بۆ خوا جۆرێ دروستمان کە لەبانی زۆر ئیشمان کە نزیکە 5-6 ساڵ زەحمەتی خۆمان و ئەندامانی گورو ئیسا هەر لە ناو خۆ ئێران لە ئێرانە هەیەن ئەو کوڕانەوە بە زبانی ئینگلیسی خوێنن، بە زبانی ئیسپانیە خوێنن، بە زبانی عەرەبیە خوێنن. ئەندامەکان هەر لەگەڵ خۆتانن؟ لەگەڵ خۆمان بەس هەموویان هەر کاتێکی لە شارێکن، یانە هەموویانی تارانی بۆ کاتی کۆنسرت کۆ بنەوە و تەمرینەکەن و پرۆڤ ئەکەن و زۆر باشە. ئەو کۆنسرتانەی کە با بڵێن ئەنجامی ئەگەێنن زیاتر بە تایبەتی کۆنسرتەکەن لە وڵاتانە یان بڵێن بانکێشتی فستیڤالێکی یان چالەکێکی هونەری ئەکرێن؟ وەڵا زۆربەی خۆ بۆ فستیڤال داوەت زۆر بۆ وڵاتەکانی تر داوەت کراوین وەس کۆنسرتیشمان زۆر کردووە. وەلی لە کۆنسرتەکانە هەمیشە من دوو شێوازم هەیە لە تواوی ئێران نەزانمە کە کۆنسرت وەختێک گورۆ ڕۆناکەکە حتممە نیوەی خەرجی ئەو کۆنسرتەکە دەرامەدەکەمانە پێشکەش یەکەن بۆ نەخۆشی خاص. ئێمە لە ئێرانە ئەڵین بیماری خاص وەکوانە کە سەرەتانیانەوانە یانە یا دەسەڵاتیانە لە ڕۆژهەڵات لە شۆنگەرێکی لە شۆری دوور وەکو بەلوچستان لە جێگەگەرێک زۆر دوور خەیرخوازیەکەن بۆ ئەوان. کاتێک ئێمە لە بەرنامەیەکە داوەت کریان لە ئیتالیا بۆی شاری ڕۆما لەوێ بەرنامەمان کرد، زۆر خەڵکەکە حەزیان کرد لە گۆرانیەکانی ئێمە لە جلوبەرگەکەمان لە گۆرانیەکەمان. بەس گروپێک تریشیان داوەت کرده بوو ناوخۆی خۆیان بوو کە لای ئێمە بە زبانی ئیتالیایی توانن بەرنامێک پێشکەشکەن. لەو کاتۆمە بیرم کردوتم چە خۆشێک ئێمە بڕینەوە هەر زوانی دادیەکەی خۆشمان پێشکەشیان کرد. زۆر جوان دەرەچێک ئێمە لە ئێران هاتوین یەکسەریسە یا سرودێکی خۆیان بێ یا ئاهەنگێکی زۆر تایبەت کە هەموویان نەزانن بتوانین بە شێوازی ئێمە کە بۆ هەڵبەتە ئالاتی موسیقی ئێرانیەوانێ کە ئێمە هەمانە. زۆر باشە بۆ جۆرە زۆر باشە. باسی ئەوەت کرد کە کاتێک سەردانی ئەو وڵاتاناکەن ئەوان زۆریان پێخۆشە کە ئێوە بەرهەمێکی تایبەتی بە زمانی ئەوان یان بەرهەمێک کە لە لای ئەوان زۆر دیارە و بەناوبانگە پێشکەشێکن. ئەو بەرهەمە با بڵێن بە شێوازێک پێشکەشێکن کە مۆرکی گروپەکەی خۆتانی پێوە بێت یاخود بەرهەمەکە بەو شێوازە پێشکەشێکن کە خۆی هەیە؟ ناوەڵا هەرینی خۆمانی پێوە، یانە چۆن لە ئەساسە ساختە و ئاهەنگساز و تەنزیم کنەندەی گروپەکە چۆن خۆمم جۆرێ جێبەجێ ئەوان نەزانن کە ئەم ئیشیکە کە لە ئێران دروست کراوە یا مەسەڵ لە ناو گروپ ڕۆناک دروستە مۆرکی خۆمانی پێوە یانە لۆگۆی خۆمانی پێوە. بۆ گروپەکەتان زۆر فرا ڕەنگ و فرا کللتورە کاتە ئەبێ زۆر ئیشی تیا بکەن، ئامادە سازی زۆری ئەوێ بۆ هەر گەشتێک و بۆ هەر کۆنسرتێک کە سازیەکەن هەوڵێن بە چەندین زاراوە گۆرانی بڵێن یان تەنها خۆتان بۆ با بڵێن ئەو وڵاتە ئاماداکەن کە لەوێ
قرارە کۆنسرتەکەی تیا ئەنجام بدەن؟ بە هەموو هەر زبانەکان کە هەمانە ئەیکەن بەس بۆ هەر وڵاتێ بچین یەک ئاهەنگ یا دوودانە یەک بابەت یا دوو بابەت لەو کارە بۆ ئەو شارە پێشکەشەکەن وەکوەوە دیاری مەسەڵ ئێمە بێ کاتوین بۆ هێنا زۆر فستیواڵی شێمە داوت کراوین لە ڕانیا لە فستیواڵی ڕایەڵە کە بە مدیریەتی کاک خالێدەوە چەند ڕۆژ لەمەوبەر تقریبان 3 ڕۆژ لەمەوبەر قەراردادێکمان دانووسی بە یەکەوانێ یان پیشنهاد من بوو پێیانوتم کە ئێوە بنوان ڕایەڵەوە کە ئیشی ئێوەش وەکوە ئیشەکە ئێمە وایە بەس ئێمە گروپێکینەوە ڕایەڵ خۆمواسسەسێکی زۆر گەورەیە لە هەموو وڵاتەکانەوە گروپ داوەتەکان لە ڕانیا هەموو ساڵێ فستیواڵێکی زۆر جوانەکان وتم بۆ خۆتان گروپێک نێوەدەوڵەتیتان ئێمە کە نێوەدەوڵەتین گروپێکتان بێ یەکسەرین خۆتان بێ لەبانەمە زۆر بیان کرۆکە بۆ ئەوەش داوت کرام چۆن پرسیاری وڵەتەوە چۆن هاتی بۆم ئەمە داوتکیان کە لەبانەمەوە بڕیال دابین کە دانیشین قسەمان کرد لەسەری کە شکر بۆ خوا توانیمان قەرارە دانین کە ئێتر ئێمە یەکسەر بیبن بە گروپێکی کوردستان یعنی گروهی ڕۆناک بە گروپێکی کوردستان لە ڕایەڵا ئیشەکەین بێکەوەتە لە ملا بۆ هەموو فستیواڵەکان نێودەوڵەتیەکان بە ناوی کوردستان و داوتمانەکەن بۆ لە ئێران هەر بەرنامەی بکەین کۆنسرتێ بکەین بە ناو ڕایەڵەوە بە ناو کوردستانەوە پێم وایە شتێکی زۆر باش بوو. بۆ ئەم سەردانە هیچ کۆنسرتێکتان هەیە؟ ئەم سەردا جارێک کۆنسرتێکماوەلی شەڵا قەرارە کۆنسرتێکی گەورە بکەین لێرەشە کۆنسرت بکەین هەر بازم هەر بۆ شێوە نیوەی ئەو خەرجی و کۆنسرتە حتمما پێشکەشەکەیت ئەکەین بە خەستەخانە یا بە نەخۆشخانە یا بە ئەوانەی کە نەخۆشی خاسیان یعنی هەموو جارێ من هەروامە فیدباکی خەڵک چۆنە لەسەر بەرهەمەکانی ئێوە بە تایبەتی لە ڕۆژهەڵات مەبەستمە؟ وەڵا زۆر باشە زۆر باشە لە ڕۆژهەڵات ئەمە دوو هەر فستیواڵێک هاتوین جمهورێکی خاص هاتون مەسەڵەن زۆر بوون کە هەمیشە ئەو شتە جوانە بەلای منە کە دوای بەرنامەکەمان هەموویان ئەڵەن دووبارە ئەوە یانێ بەلای منە زۆر گرنگێک یانی ئیشەکان پێ خۆش بووە سەربەرزیە بۆ من جا و کاتە من هیلاکی لە تەنم دەرچێژم شکر بۆ خوا. یەکێک لە کارە جوانەکانی ئێوە لە ناو گروپەکەیەوەیە کە بەشێکی زۆری داهاتە کەشتان پێشکەشەکەن بە ئەو شوێنانی کە پێویستیان پێیان ئەو کەسانی کە پێویستیان پێ ئێمە حتا لە تیتکەکانمانە تیتکی بلیتەکانە کە ئەیفرۆشین هەموو کەسە زانێتەوە نییە ڕقم دانانین بۆی زۆر کەسی شەیە هەروە بە بەلاشێتەوە مشکلەمان نییە خەڵکی شەیە پارەی دەکە ساتێتەوە چۆن نەزانێ بۆ خێرخوازیە یانەوە نییە کە مەسەڵ ڕقامێکی بۆ دایان بڵێ نەمە هیسم تیتکی ئێمە 10 دینارە 20 دینارە یاهینە هیچ دیاریکراو نییە خەڵکەیە بەرادرم بۆ هاتۆ بۆ کۆنسرتیمە 200 دلاری داوە بۆ یەک نەفەر هاتووە دانیشە بەس بۆ خێوازی خۆی بوو. هیچ بەرهەبێکتان هەیە کە هەموو کللتورەکانیان هەموو نەتەوەکان کۆبکاتەوە لێ یەک کلیپایان لە یەک بەرهەمە؟ باڵێ زۆر کلیپمان بووە بڵاویشە بووە تەوانێک کە نازامی سەر لێرە بزانم ئەمە یەکێکە لەو بەرهەمانە؟ ئەمە یەکدانە فقط باڵێ کار کوردی کە لێرە بەرهەمێترمان هەیە ئەمە مەسەڵەن بە 4-5 زبانەوە هەیە زبانی فارسی و کوردی و بەلوچی و بەندەری جنوبی ئێران. کلیپیشمانە بە زبانی کوردیە ئینگلیسیە فارسیە عەرەبیە بە زبانی ئیتالیاییە زۆر هەموو بەرهەمەکانمون بڵاوێتەوە بۆ شێوەیە. ئەو شێوازانە ئەدۆزنەوە کە نزیکە لە مۆسیقای کوردیەوە یان چۆن بەرهەمەکان ئاواتێکەڵ بەرهەمەکان ئەوەکە کە کوردیە کار کوردیە ئەوەی کە مەسەڵەن بەلوچی هەر خۆی بەلوچیە یانە چین جوانترین ئیشیان کە زۆر خەڵک حەزیان لێ ئەوە هەڵەشبێرین و لەبانیەوە ئیشەکەین و تەنزیمێکی تازەی لیان تۆزێ خۆمان لەبانی و ئیشەکەین و دوایی هەڵبەستەکان چی ئەینووسێت؟ وەڵا هەر خۆم هەر خۆت؟ بەڵێ من لە ناو گروپەکەیشمە حالەت ئایلێشیە کوڕەکەم کەمانچە لێە جۆزێەوە پێڵن کەمانچە لێە کچەکەم تار لێە خەیزانم دەف لێە ئەوایە کچی خاڵم مەسەڵەن نەی ئەمبان مەشکەکە لێات و زەرب و تەمپۆ لێات و ئەوات ئایلێکین بۆ هەر شۆنێکی شەڵیم وەر وڵاتەکەش هەموو ئایلی بە یەک دەستەکانتان خۆش بێ بۆ هیوایم جاری داهاتوو کۆنسرتێکیش بۆ ئێمە ساز بکەن لە شاری سلێمانی. من ئینشەڵا کلیپە تازەکانیشم پێشکەشتان کردووە ئینشەڵا بتوانن ئەگەر بێت بڵاویشیکەنەوە با خەڵکی شەبی بێنن بێگومان لە خزمەتان دەستەکانت خۆش بێ. دووبارە سوپاس دەکەم زۆر بەڕێز کەیوان عەلی محەممەدی سەرپەرشتیاری گروپی هونەری ڕووناک دووبارە بەخێر هاتن. لە خزمەتان بۆ بەرنامە جوانەکەتان. سپاس بۆ تۆ.